خبراتي ببرسي بريس محمود الجيلي امين داري جشتي حزب الامه لبغداد جلمه بريس محمود الجيلي دماتا باش به سرك وزير هرمان كردستان لبغداد بگمان جوین لدیف جوین انجام داده ما بس توانه کل ویره پرزگیری کان دی باوی که بنگهین چاره سر بکن نهاشون دا عراق بر با آقار آرامیه و تبایه و لهفته گشتنی و یک ریزیه خوشگذارانیه بچید تدبینی گلو فی جاره و الجاره پیشتر جداواستر بیت و در انجام کنکریتی هبن السلام عليكم وعلى مشاهديكم الكرام. أكيد زور سپاس بێگومان هەمیشە سەرکردایەتی هەرێمی کوردستان نیازباکی پیشان داوە و هەمیشە هەوڵی داوە کە چارەسەرکردنی کێشەکان کاری لە پێشینەکەیان بێت. ئێمە ئەم کارەمان پێشتر لە فەخامەتی سەرۆک مەسعود بارزانی بینیوە و بەر لەوەش هەمیشە هەوڵ دراوە کێشەکان لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق چارەسەر بکرێت. من پێم وایە پەیامی زۆر گەورە هەیە لە پشت ئەم سەردانە و چەندین مانای ئاکاری و گەڕانەوەی بۆ دەستوری تێدا. ئەم سەردانەی فەخامەتی سەرۆک مەسرور بارزانی دەرخەری نیازپاکی سەرکردایەتی هەرێمی کوردستانە بۆ چارەسەرکردنی کێشەکان و ڕێگرتنە لەو کەسانەی کە دەیانەوێت فتنە لە نێوان حکوومەتی فیدرال و هەرێمی کوردستان بنێنەوە. ئەم سەردانە لە کاتی خۆیدایە لە کاتێکی گەرنگدایە بۆ دانانی نەخشە ڕێگای چارەسەرکردنی کێشەکان و میکانیزمی تێپەڕاندنی ئاستەنگە کەڵەکەبووەکان بە تایبەتی ئەو کێشانەی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو حکوومەتێک لە دوایەکەکانی عێراقدا هەبووە. سەردانی فەخامەتی مەسرور بارزانی بۆ بەغدا پەیامێکە بۆ هەموو عێراق، بۆ هەموو خەڵکی عێراق، بۆ هەموو سیاسیەکان. بۆیە من پێم وایە ئەجەندایەک هەیە کاری لە پێشینەی کارکردنە بە هاوبەشی ڕاستەقینە و تەبایە لە نێوان پێکاتەکانی عێراق و دانانی میکانیزمێکی ڕاست و دروستە لە پەرلەمانی عێراق بۆ تێپەڕاندنی یاساپەکخراوەکان و چارەسەرکردنی کێشە کەڵەکەبووەکانی خولەکانی ڕابردوو کاتە ئامانجی سەرەکی خزمەتکردنی سەرتاسەری عێراقە. بەر لەوەش سەردانی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی ئەمانە هەمووی دەرخەری ئەوەن کە سەرکردایەتی کوردی لەگەڵ هاوبەشی ڕاستەقینەتدا دەبێ حکوومەتی بەغدا، حکوومەتی عەلی زەیدی و چینی سیاسی لە گرنگی ئەم سەردانانە تێبگەن، لە گرنگی ئەم چالاکی و سەردانانە تێبگەن بۆ چارەسەرکردنی کێشەکە بۆ ئەوی بەڕێگەی دەستوری و برایانە سەرجەم کێشەکان چارەسەر بکرێن. البريسة جيلي هالبطا همو دمان سركدات سياسية ريما كردستان دا خازكاك و برزجريكين ديال بغداد كو همو بيجمان ريكارين دستوري ياساينا شارع سربكه همو جارك و سرك وزيران سون دخون شون دا برپسين ريما كردستان سروكي حكومته بسروكي هرمي بجلي جاران جناب سروك بارزاني بخاطر كبغداد وكان ياس باكي جبو برزجريك شارع سربن لي راشو صان ابويه نها تدبيني جلو جياوازه دم جياوازه قناعات جياوازه ايدي برزجريك شارع سربن هدي بەڕاستی بێهیوایەکی زۆر لە خولەکانی ڕابردووی حکوومەت هەبووە بە تایبەتی ئەم بێهیواییە لەلایەن فەخامەتی سەرۆک مەسعود بارزانی بەدی کراوە و بە هەمان شێوە سەرکردایەتی هەرێمی کوردستان لەو بێهیوایە بەرامبەر حکوومەتێک لە دوایەکەکانی عێراق تێگەیشت و چونکە هەموو جارێک حکوومەت پێک دەهێنرا و باسی هاوبەشی دەکرات دواتر بەسەر ڕێککەوتنەکان هەڵدەگەڕانەوە و هیچ کام لە ڕێککەوتنەکانیان جێبەجێ نەدەکرد. بۆیە من هیوا دەخوازم و پێشم وایە ئەم حکوومەتە جیاوازە بەڵێ ناژی سەرێکی وەزیران داغویت گرنگە جیا بکرێنەوە لە کێشەکانی کە بەردەوامن. علاقتكم بتحالف العزم اليوم زيارة مهمة إلى رئيس تحالف العزم، ما هي العلاقة الإيجابية التي تجمعكم؟ ئێمە پەیوەندیەکی مێژووی و دوور و درێژمان هەیە، خاڵی هاوبەشمان زۆرە لەگەڵ تەحالفی عەزم
و بەردەوام دەبین لەسەرەوەی کە هاوەهەنگی لەگەڵ یەکتر بکەین بۆ چارەسەرکردنی ئەو پرسانەی کە تاکو ئێستا لەسەر ئاستی فدرالی دەماوە. ئەوەی کە بیسمان موچە جیا بکرێتەوە لە هەموو کێشەکانی تر و موچەی هەرێمی کوردستان وەکو موچەی هەموو هاوڵاتیانی تری عێراقی بەو شێوەیە تعاملی لەگەڵ بکرێت. باڵە قسەی پێویست لەسەر ئەو بابەتەش کراوە کە نابێ مافی هیچ لایەک بفەوتێ و ئینشاڵە چارەسەری گونجاویشی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هیچ گفتوگۆیەکەیە لەگەڵ لایەنەکان بۆی بەم زوانە حکوومەتی هەرێمی کوردستان شتێک بێن ئەو چێشانێکەیە کۆتایی پێبێت. ئێمە لە مێژەوە داوامان کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێک بێ و هیچ گرفتێک لەلایەن ئێمەوە نییە. هەموو هەوڵێکیش دەخەینە گەڕ بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان هەرچەندە زۆر دووەکەوتووە بەڵام پێک بێت ئینشاڵڵا. بله تماشاوانی جایدی بگمان دماغ و جوینا سرک وزیرین هەرێما کوردستانی مسرور بازانی و مسنە سامارای بدایات هەلبەتە سرک وزیران دەبێژە کو مە پەیوەندێکی مێژنە دگەل هەفپەیمانیا عەزم نهاژەی مسنە سامارای داغفە. شكرا جزيلا. بارحال سرک وزیران مسرور بارزانی دەبێژە مە پەیوەندێکی مێژینە دیرۆکی دگەل هەفپەیمانیا عەزم هەیە ئەیدی دەبێژە ئەڤژی دەما خەتەر خاص نییە سەرێک وزیرین هەرێما کوردستانی بێگومان پشتی جوینە دیگەل مسنە سامڕایی سەرۆکی پەیمانی عەزم ێکیش کەساتکێن بە باندۆرên سونیان کو بێگومان هەفپەیمانی عەزم ێکیش ئەندامên خورد یەن جباتە سیاسیە سونیانە جوین دیگەل بداوی هات. البته تماشاوانێژە جوینên سەرێک وزیرên هەرێما کوردستانی بەردامە نهاشوندایە پێتر دیگەل aliyên siyasî mezine berpisên aliyên siyasî civîn bihêne encamdan. Êdî بله ایده روجای کمه دو روجان بریاره کو سرک وزیرین هەرێما کوردستانی لە بەغدا بمینە هەڵبەتە تێکردن کو چارچێ جوینên شبان یەکێک لەو خاڵانێ خود لە بەغدای کە ئەکرێ بێگومان چارەسەری هەموو پرسگیرێکە کێشەکان بکرێت ڕێککەوتنە سیاسیەکانە کەواتە کوبوونەوەکانی جەنابی سەرک وزیران لەگەل بەرپرسە باڵا سیاسیەکان دەستی پێکردووە کە شاوایەکی زۆر ئەرێنیشە پێوە دیارە هەڵبەتە باوشەکە چونە لەم چارچوەیە. یعنی هاکار بێگومان یعنی ئەوەی کە سەردانیەکە ئامانجێتی توانیوێتی پێکاوێتی بۆیە لەسەر ئەم نەمایە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە لێدوانە ڕۆژنامەوانیەکەشە زیاتر لە جارێک ئاماژەی پێکردووە کە بەوەی کۆمەڵێک داواکاریان هێناوەتە ئێرە تاوەکو بتوانن من هەوڵە دەمێشێک لە پەرلەمانتارەکانی هاوپەیمانی عەدز بدوێنم. مرحبا بك شيخ عياد. مرحبا بك حياك الله. سلاوت لێبێ ئێوە کۆبنەوەتان چۆن بوو بەر لە هەموو شتێک بسم الله الرحمن الرحيم مناوی خۆی بەخشندەی بێرەبان سەردانێکی زۆر سەرکەوتوو بوو لەلایەن بەڕێز مسرور بارزانی و هەروەها گفتوگۆمان لەبارەی تەوکردنی پەیوەندیەکان کرد بە ئاراستەی پشتیوانیکردنی حکوومەتی عەلی زەیدی و هەروەها باسمان لە کۆبوونەوەی داهاتووی پەرلەمان کرد بەوەی کە دەبێت دەرەنجامی ئەرێنی هەبێت ئەنجامەکان لە بەرژەوەندی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانیش بوون. ئەو خاڵە سەرەکیانەی کە باسمان کردن زیاتر پەیوەست بوون بە بابەتی ناکۆکەکانی خولی یاخود ناکۆکەکانی کۆبوونەوەی ڕابردووی پەرلەمان و ئەو هەڵانەی لە کۆبوونەوەکە کران گرنگە لایەنەکان پابەندی ڕێککەوتنەکە بن کە لە بەرژەوەندی عێراقا. بەڕێز شێخ بۆ پێکێنانی کابینەی داهاتووی حکوومەت و حکوومەتی عەلی زەیدی تاکو ئێستا 5 وزارەت ماوەن ئایا باسی ئەم بابەتە کراسوکەی وەش 2 وەزارەتان هەیە ئایا ئێوە داوا سکاڵاتان تۆمار کردووە لەسەر سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران ئێمە ڕێککەوتنمان کردووە کە کۆبوونەوەیەک پێش کۆبوونەوەی پەرلەمان هەبێت لایەنەکان پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ پەیمانی دەوڵەتی یاسا و عەزم کۆ ببنەوە ئەم سێ لایەنە کە وەزارەتەکانیان بە تەواوی پەسەند نەکراون وا گفتوگۆ لەبارەی کۆبوونەوەی یەکەمی پەرلەمانیش دەکرێت کە متمانە بە حکوومەت درا ڕێککەوتن لەسەر خاڵە سەرێکەکان کراوە و شتی ئەرێنی هەیە بەوەی کە وەزارەتەکان پەسەند بکرێن
موضوع اتفاق وتعاون يعني مع بەڕێز شێخ ئەوەی پەیوەستە بە پەیوەندتان لەگەڵ هەرێمی کوردستان و پارتی حکوومەتی هەرێمی کوردستان من بە ئەمانەتەوە ئەم قسەیە دەکەم گفتوگۆی زۆر ئەرێنیمان هەبووە لەگەڵیان باسی چەند تەوەرێکی زۆر گرنگمان کردو وەکو حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوێستی شەرەفمەندانەی هەبووە هیچ کەسێک ناتوانێت نکۆڵی لێ بکات پارتی دیموکراتی کوردستان پارتێکی ڕەسەنە ڕۆڵێکی سەرەکی هەبووە لە سەقامگیری عێراقدا بۆیە ئەم خاڵە ئەرێنیانە ئێمە باسمان کرد بە تایبەتی باسمان لە هەڵوێستەکانی حکوومەتی هەرێم کرد بەرامبەر بە پارێزگار ڕزگارکراوەکان و پشتیوانیکردنی گەلی عێراق بە شێوەیەک گشتی ئەمەش بۆ حساب دەکرێت زۆر سپاس ئەگەرەوەی کە جێبیستیبن کۆمەڵێک زانیاری ورد بوو لەلایەن شەقەیەت جبوری کە پەرلەمانتاری هاوپەیمانی عەزم هاوپەیمانی عەزم خاوەن 17 کورسی پەرلەمانی و هاوکات ئێستا هاوشێوەی پارتی دیموکراتی کوردستان چۆن ئەوان پارتی دیموکراتی کوردستان فراکسیۆنی پارتی لە نێو پەرلەمانی عێراقا باوڵی نێچێک لە وەزیرەکانی بۆ وەزارەتی ئاودانکردن و نیشتەجێبوون نەیانتوانی دەنگ بەدەستبێنن ئەمانش بە هەمان شێوە یعنی گومانیان هەیە کە دوو وەزارەتیان ئەبایە بەرکەوتایە بەڵام کاندیدی وەزارەتەکانیان دەنگی پێویستیان بەدەست نێنا بۆیە ئەمە وای کردووە کە لەگەڵ دەوڵەتی یاساوە پەیمانی عەزم و پارتی دیموکراتی کوردستان وەکو هاوڵبەسیەکیان هەبێ و ئاوکات هاوڕابن لەسەروی کە سکاڵایەک تۆمارکە لە دوای پشۆکانی جەژنی قوربان ئەگەر بێت و پەرلەمانی عێراق کۆبوونێکی تایبەت دیاری نەکا بۆ ئەوی جارێکی دیکە بە خێرایی وەزیرەکان هەڵبژێرێتەوە و ئاوکات هاوپەیمانی عەزمیش بە شێوەیەکی گشتی پەیوەندیەکانی زۆر پەیوەندیکی باش و بەهێزن و لە زۆربەی هەڵوێستەکانە هاوڕان توانیویانە لەو ڕێگایەوە نیمچە ڕێکەوتێک دروستکەن بۆ ئەوی هەر گرفتێکەر کێشێک هاتە پێشەوە ئەمانەوەکو هاوپەیمانێکی یەکدەست مامەڵەی لەگەڵا بکەن. بەڵێ شەبان سپاس بوتە میێوانێتێژیکە و پەرلەمانتەرە پەیمانی عەزم جارێکە چمە جەم میێوانی خۆ لە بەغدا برێز محموتە گێلی ئەمینداری گشتیە حەزبا ئومە برێز گێلی ئیدی البته جوینên serek wezîrên Herêma Kurdistanê niha digel aliyên siyasî û serkردên siyasî dest pê kiriye. Tu van civinan çadbînî gel û wê bibine hîviyek elindek ji bo çareserkirina pirsgirêkan rêketinê ku di çarçûbê muassesatê fermî de bêguman bêhne polên kirin û cêbecêkirin. يعني المفروض بعد خۆی التجارب دەبێت لە ئەزمونەکانی ڕابردووەوە ئەم کۆبوونەوانە بەرهەمی باشیان دەبێت و دەبێت لایەنە سیاسەکان پند لە هەڵەکانی ڕابردوو وەربگرن ئیدی ببنە خاوەنی متمانە یاخود جێگەی متمانە ڕێز لە دەستور بگیرێت ئەمە دەرفەتێکە بەڕاستی دووبارە نابێتەوە ئێستا لە پرۆسەی سیاسی لە عێراقدا کێشەمان هەیە پێویستە ماڵەکەمان بنیاد بنینەوە هەڵەکانی ڕابردوو چارەسەر بکەین کۆمەڵە یاسایەک دابڕێژین کە هاوکار بن لە چارەسەرکردنی ئەم بابەتە من لێرەوە بە بەڕێز عەلی زەیدی دەڵێم پێویستە جیاواز بیت لە سەرۆکوەزیرانەکانی ڕابردوو و دەبێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەم مانگە پێش ژژن خەرج بکرێت و ئیدی ئەم کێشانە چارەسەر بکرێن لەم لاپەڕە ناساغلەمە بینە دەرەوە چونکە هاوڵاتی بەڕاستی سوچی نییە لە هەر شوێنێکی عێراق بێ مافی خۆی هەیە کۆمەڵێک ئەرک و مافی هەیە دەبێت ڕێز لەو ئەرک و مافانە بگیرێت حکوومەت بەرپرسیارەتی خۆی بەرامبەر هاوڵاتی جێبەجێ بکات و لایەنە سیاسەکانیش ڕێز لە ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و بە دیاریکراوی لەگەڵ فەخامەتی سەرۆک مەسعود بارزانی بگرن ئەمە دەرفەتێکی زۆر باشە بۆ لێک تێگەیشتن و نەخشەڕێگە بە قۆناغی داهاتوودا بڕێژرێت کێشەکان نەمێنن لە لێککەوتەکان خۆمان بپارێزین لەو کێشانەی کە لەوانەیە دواتر بۆ هەمومان ببنەمای ناڕەحاتی بەڕێککەوتن بێ بە یاسا بێ دەبێت بە هەر زۆرێک بێ کێشەکان چارەسەر بکرێت و ڕێز لە دەستور یاسا بگیرێت وەکو خۆی جێبەجێ بکرێت بە هەمان شێوە پێویستە ڕێز لە بەڵێنەکان و هەرێمی کوردستان و قارەی هەرێمی کوردستان بگیرێت و دەبێت سیاسیەکان سوود لە سەردانی سەرۆکوەزیران وەربگرن تا دەتوانن بەڵێ برێز فەگەلی هەڵبەتە ڕاوشێ دەشۆپیدین ینی دەما 6 بۆ 7 کابینên berên hikûmetên êkilî dîfêkên Iraqiyekî sedemên sereke ku ev kabîne berdam nebûne serêkwezîrên van kabînan berdam nebûne ew bûye nekarîne kêşên di gel Herêma Kurdistanê çareser bikin ku bêguman hem rahendeke desturî hem yasa û hem rêkefnî siyasî jî hebûne kewata tu dibînî gel û berencamê tecrübên derbasbûyî hikûmeta niha فعلا ئەوان شاشتیان ناکوێ پێرزگیرەکان چارەسەر بکە تو نابینی هێما هەنە بووێکی
خليني أذهب لقول كريم ڕێگەم بدە من بە ئاەتێک نمونە یاخود وبقاء إقليم كردستان ئەوە بڵێم کە السيد الزيداني هەموو حکوومەتەکانی ڕابردوو ڕۆیشتن تەنیا هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان مایەوە الشعب العراقي دەبێ وأهم هذه المكونات لەوە تێبگەن کە هەرێمی کوردستان گرنگترین قوارەیە و ڕۆلی هەبووە لە ڕوبڕووبوونەوەی ڕژێمی پێشوو و بە هەمان شێوە هاوکار بوون لە نووسینەوەی دەستور پشتیوانی حکوومەتی فیدراالیان کردووە تەنانەت لە شەڕی داعشدا بە هەمان شێوە سەرکردایەتی هەرێمی کوردستان ڕۆڵیان هەبوو لە ڕوبڕووبوونەوەی داعش و دۆرخستنەوەی فتنەی داعش دەبێت سوود لەم بابەتانە وەربگیرێ بەڕێز عەلی زەیدی نابێ گوێ لە دەنگە نەشازەکان بگرێت کە هەمیشە هەوڵی نانەوەی پەرتەوازایی لە نێوان هەرێمی کوردستان و عێراق دەدەن هەوڵی لێکدوورخستنەوەی پێکاتەکانی عێراق دەدەن کورد پێکاتەیەکی ڕەسەنی عێراقا سەرکردایەتی هەرێمی کوردستان هەمیشە ئامانجی ئەوە بووە کە کۆمەڵێک میکانیزمی ڕێکوپێک لە خزمەتی خەڵکدا بنێت بەبێ جیاوازیکردن لە نێوان هاوڵاتیان و پێکاتەکان ئەمڕۆ هەرێمی کوردستان بەشدارێکی کارە حکوومەتی عێراقن دەبێ ڕێز لەم تایبەتمەندیە بگیرێ ڕێز لەم هاوبەشیە بگیرێت و هەمووی بخرێتە خزمەتی عێراق دوور لە کاریگەری دەرەکی هەرێمی کوردستان بای پێویست بەرگەی گرتووە لە هێرشی موشک لە هێرشی درۆنی و لە هێرشی میدیایی بەڵام هەرێمی کوردستان خۆراگر بوو توانی بە ئامانجی خۆی بگات بەهای ڕاستەقینەی هاوبەشی بەدیهێناوە توانیوێتی بنەما دیموکراسیەکان وەکو خۆی جێبەجێ بکات بەشداریان لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کرد و ڕۆلی گەورەیان دەرکەوت حکوومەتی عەلی زەیدی پێویستە ڕێز لەم هاوبەشە بگرێت و بە شێوەیەکی کارا چالاکی بڵێتەوە و نابێ گوێ لە دەنگە پەرتەوازەکان بگرێت. ولا بريس محمود الجيلية من داري جشتي حزب أمه لبغداد يلما وقال لي سباس